ئەم کاتۆ هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئازیزان هاتینەوە خزمەتتان لە بەرنامەیەکی تایبەت. خۆشەویستان، هەروەک ئاگادارن ئەمڕۆ 26 ژوێن بەرابەرە لەگەڵ 5 پوشپەر ڕۆژی جیهانی خەبات دژبە مادە هۆشبەرەکانە. بەداخەوە لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی ملیۆنان کەس بەتایبەت لاوان و تازە لاوان تەنانەت منداڵانیش گیرۆدەی ئەم بەڵا ماڵوێرانکرە بوون و ڕێگەی ڕزگاریان ئیجگار ئەستەمە. بەم مەبەستە وردبوونەوە لەسەر ئەم بابەتە داوامان کردووە لە هاوڕێ بەهێروز مەردۆخی شارەزای ئەم بابەتە تا بێت و وەڵامی چەند پرسیارێکمان بداتەوە. هاوڕێ بێروز بەخێر بیت بۆم بەرنامەیە. زۆر سپاس، منیش سڵام هەیە لە خزمەتی ئێوە و هاوڕێانی هاوکارتان و هەروەها بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سپاس بۆ تۆ، دیسان بەخێر بی. هاوڕێ بێروز، بەپێی ئامارەکانی خودی ڕژیم نزیک لە 4 ملیۆن کەس لە ئێران گیرۆدەن بە مادەی هۆشبەر. بە بڕوای ئێوە تا چەند ئەم ئامارانە دروستە؟ ئێمە ئەوەی کە ئێکتەفاکەین بە ئامارێک ئەمڕۆ خۆ ئەوە ناکرێت. بۆ ناکرێت؟ ئەگەر ئێمە باس لە ماڵوێرانکەری ئەەکەین کە کاتێک ئەژین ماڵوێرانکە مەسەڵەن بۆ نمونە بۆ مەلەرزەی کتێت شارێک وێرانەکات. خۆ دوای مانگێکەوە هەموو ئامارەکانی تێتە بەردەستی هەموو سایتەکان و هەموو وەسانەکان و ئەو دەوڵەتیانەی و نازانم تۆڕە کۆمەڵایەتیەکان و تێتە بەردەستمان. ئەڵێن ئەو بریندار بووە، ئەو نە کوژراوە، ئەو نە ماڵوێران بووە، ئەو نە شەقام و بازار خراپ بووە، ئەوە ئامارێکی لێ ئەگیریە. بەڵام ئەتیات ئامارێکی واقعی ناتوانین بێنە دەست. ساڵی 90 ئامارێک بوو، ئەم ساڵ ئامارێک بوو لە شارێکە ئامارێکە، بەڵام ئەتوانم بڵێم کە ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەوسەربوون ئەڕن. ئەوەخت 4 ملیۆن خۆ فقط ئەوە نییە بێژین خۆش ئاماژەت پێکرد کەسالیکە گیرودەن جیاوازە لەگەڵ کەسالیکە ئەو مادە بەکاردێنن کە گای دێژن گیرودا فقط 4 ملیۆن نییە. هەندە تۆگەر حیسابێکە لە بنەماڵەیەکی 4 نەفەریەکە 1 نەفەریشی تەنانەت وایە ئامارەکان وا پمانیشانەدات 1 نەفەریش گیرو دەبێت، یانێ نزیکەی 16 ملیۆن کەس گیرودەن ئەگەر لە هەر بنەماڵێکدا تەنانەت هەتا لە گەڕەکی دیشە. ئەگەر گەڕەکەەکانی ئیسا شارەکانی ئێران بە تایبەت کوردستانیش گەڕەکانی وایە کە هەر هەمویان چنیان کردوەتە ناو یەکە. ئەگەر لە گەڕەکێکە 4-5 کەس گیرودە بە مادەی هۆشبەر بن، یعنی ئەو گەڕەکە گیرودەن بەوە ئاسایشیان نییە لەسەر ئەوەی کە هەمیشە مەترسی ئەوەی کە بنەماڵ یەکێک لە بنەماڵەکانیان گیرودەی بە مادە هۆشبەر بن ئەوەیە هەیە. بەڵێ، چە توێژێک لە کۆمەڵگا زیاتر مەترسی لەسەر یانە و تووشی ئەم بەڵا ئەبن و چۆن بنەماڵەکان گیرۆدە بە ئامرازەکانی ئەبن؟ ئەو پرسیارە زۆر بەجێگە بوو بەڕاستی. فقط تەیفێک من ئەتوانمەوە بێن فقط تەیفێک هەست کە ئەو مەترسی نییە لەسەریانە. تەیفی دەسەڵاتدارن، تەیفالێکن کە خاوەنی دەسەڵاتن، خاوەنی سەرمایەن. بۆچی؟ پێداویستیەکانی ژیانیان هەموو لەبەردەستایانە. ڕاحەت دەتوانن ژیان کرد، ڕاحەت دەتوانن ئەو جۆرەی کە ژیانێکی ئاساییان بێ هەیەە. بەڵام چه تەیفێک ئەم مەترسیە لە سەریانە؟ تەیفێکی زەحمەتکێشی ئەو کۆمەڵگا، تەیفەلێک کە ڕەنجیان کێشاوە، تەیفەلێک کە ناتوانن ژیانێکی ئاساییان بێت. ئەو تەیفە هەمیشە مەترسی لە سەریانە کە هەر ئان گیرودە بە مادە هۆشبەر وەختێکە کار نییە، وەختێکە ئاسایش نییە، وەختێکە مێشک مرتاح نییە، ئارام نییە. خۆ وایە ئینسانەکان دەرگیرە بێت. تۆ لاوێک ئەگەر چاوی لێ بکەین لاوێک کاری نییە، ناتوانێت زواجکە، ناتوانێت نیازەکانی سەرەتایی خۆی بەدەست بێنێت، تەنیا چی لە بەردەستیایە؟ مادە هۆشبەر لە بەردەستیایە. یعنی ئیجبارە، مەجبور ئەکەفێت مادە هۆشبەر بەکاربێنێت. ئەوە نییە کە کەسەکە لە ڕووی ئاگاهیەوە بڕێت، لە ڕووی نائاگاهیەوە وای پێ ئەکات کە گیرودەی ئەو جۆرە مەترسیە لەسەریا بێت. بەڵێ، بەداخەوە. هاوڕێ بێروز، چۆن دەبێت لە مادە هۆشبەرەکان و هۆکارەکانی خۆ بپارێزین؟ خۆپاراستن لە مادە هۆشبەر ئەمڕۆ ئەگەر بێژین ئەو فاکتمانە هەیە، ئەو فاکتەرە سەرەکی هەیە کە
خۆمان بەپارێزین ئەمە ئەوە نییە کە فۆری ئەکتفاکەین بژین ئاوەیە ئەو فاکتەیە بەڵام ڕێگە حەلی هەیە ڕێگە چارەسەری هەیە ڕێگە چارەسەرەکەیشی ئەگەر چاوی لێ بکەین ئەم شۆڕشەی دوایینەکە چاومان لێ کرد هەموو خەڵک بەو نەچوونە بەرەوە ئەویش لازمە خەباتێکی لازمە خەباتێکی جەماوەری لازمە قاعدەتەن ئەوە نییە کە بێژین من خۆم پاراست ئیتر هاوساکەم قەیناکە من خۆم پاراست هاوڵایەتیەکەم قەیناکە ئەبێ حتمما خەڵک ئەمە وەکو زنجیروارێک ئاگایان لە یەکتریش بێت جا باسی ئەومە کرد خۆپاراستن ئەتوانێت بۆ لاوێک ئەوەڵ شتێکە لازمە ئاگاهیە تۆ ئەبێ ئاگاه بیت لاوێک ئەبێ ئاگاه بێت لەسەر ئەوەی کە ئەم مادە هۆشبەرە چه تەبعالێک بەدوایەوە هەیە بە قەوڵی تافتەی جودا بافتە نییە هەر کەسێک کە گیرودار بێت زۆربەی لەو کەسەلێک کە گیرودە بوون ئەوەڵ جارێکە تووشی ئەو موسیبەتا بن ئەڵێ من وەکو ئەو کەسمە لێنای من وەکو ئەوم پێنای من جیاوازی من ئەوەیە من ئەتوانم ڕای بگرم من ئەتوانم کۆنتترۆلی کەم بەڵام دواتر کە ئەوینیت ناتوانیتە کۆنتترۆلی کات یا ئەڵێ ئەم مادە جیاوازە لەگەڵ ئەو مادەی کە فلانی مەسرفیەکە فلانی ئەی کێشێ فلانی نازانم بەکاری دێنێت ئەمانە هیچ جیاوازیکی نییە هەمووی ئەو کەسەلێک کە ئەوینیت گیرودە بوون و بنەماڵەکەیشانی گیرودە کردیا ڕۆژێک ئەویش وا بیریە کردەوە و تافتەی جودا بافتە نییە و ئەوە نییە کە من جیاواز بم لەگەڵ ئەوەی کە من ئەگەر مادە مەسرفێک بکەم کە نەهایەتەن تا ئاخری عمرم وەختە ئەتوانم کۆنتترۆلی کەم ئەمە شتێکی خەیاڵێکی خاوە بەڕاستی کەس ناتوانێت مادە هۆشبەر کۆنتترۆل بکە ئەو ژیانەی کە ئێستا خەڵک هەیەە ژیانێکی زۆر ناخۆش بێکاری ناهومیدی نازانم ژیانێکی سەخت ناتوانێت کەس کۆنتترۆلی کات و ئەویش لە وڵاتێکی وەکو ئێراندا ڕاحەت لە سەر شەقامەکانە هەیە لەسەر کۆڵانەکانە هەیە لە ینی ڕاحەت ئەتوانن بەدەستی بێرن ئەوە نییە کۆنتترۆل ش دەبێت هاوڕێ بێروز بەڕای ئێوە کۆماری ئیسلامی تا چەند خۆی دەستەوەردانی هەیە لە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر جا ئەوە ئەو پرسیارە زۆر پرسیارێکی باشە ئەسڵەن ئایا بێژگە کۆماری ئیسلامی کەستر ئەتوانێت دەسەڵاتی بێ وردە بە ناوی مادە هۆشبەر یانیان نەوتی دوو ناویانیان سەنعەتێک ئەوەندە دەرامەتی زۆرە جا ئەگەر دەرامەتی زۆر بێ سپای پاسداران دەست ناخاتە سەری سپای پاسداران نایگرێتە دەست کۆنتترۆلیۆ ناگرێتە دەست ئەگەر تا دوێ کە بەهانەی ئاهاوردە لە سیستان و بەلوچستانە ئەم مادە لە ئەفغانستانەوە تێ نازانم لە وەرمیە دروست ئەبێت لە ئاشپەزخانەکەی لە کرماشانە لە سنەیە لە فڵان شارە لە بەندەر عەباسە ئەوە وارد ئەبێت ئەوە شتێک بوو کە ئەوان فەریبانە خەڵکیان پێ ئەخەڵەتان شاید لە ڕۆژانە کەسالێکە تووشی ئەو هەڵە بن بڕن قاچاق بکەن بێرن یا هەنگاویش ئەیانگرن دوای ماوەیەکەوە ئێعدامیان ئەکەن بەڵام ئایا ئەو کەسە ئەیتێرێت ئەتوانێت تواو ئێران تەئمین کات خب ناتوانێت بەڵام کێ ئەتوانێت بە کانتینەر بێرێتە ناو خب دەوڵەتە سێتەرەکان بەدەست ئەو ئەتوانێت ڕەدیکا لە سێتەرە ئەو ئەتوانێت ئەو زاڵە بەسەر وڵاتە تازەیش حتا لە وڵاتەێکیشی ئوروپاییشە ئەمریکاییشە ئێستا فێر بوون ئێرانیش وای پێکە بە پەهباد ئەم پەهبادەلێکی هەیە هێن بەوانە جێبەجێ ئەکات ئەیا ئەو پەهبادە هەر کەسێک دەسترسی پێ هەیە بێژگە دەوڵەت ئەوان دەسترسیان پێ نییە خودی دەوڵەت دەسترسی پێەیە خودی دەوڵەت ئەتوانێت زاڵبێ بەسەریە دەوڵەت مسببی ئەسڵی تەوزیعی موادی مخدریان مادە هۆشبەرەکانە لە ئێرانە ڕۆژانە چەندێک وەستانێکی وەکو تارانە چەندێک مادە هۆشبەر مەصرف ئەکرێت کی ئەتوانێت ئەمانە کۆنتترۆل بکە بێژگە خودی سپای پاسداران نەبێت مافیای سپای پاسدارانە قاعدەتەن ئەتوانێت ئەو ڕاحەت ئەتوانێت دەستخاتە سەر مادە هۆشبەریش وەکو باقی پرۆژەکانی تری
کە ڕاحەت دزیەکە ڕاحەت تاڵانەکات ئەتوانێت ئەو کاریشە بکات کەسێکی ئاسایی ناتوانێت ئەو کارە بکات. باڵێ دقیقان. ڕێگە چارەکان بۆ ڕزگاربوون لە دەست ئەم بەڵا ماڵوێرانکردە چییە و تا ئێستا چ ڕێوە شوێنە گیراوەتە بەر؟ ڕێگا چارەت زۆرن بەڵام بەداخەوە دەوڵەت کۆماری ئیسلامی بیژین ئەو ئیجازە نادات. ڕێگە چارەکانی بۆ نمونە بێژین جەلساتێک بوو کەمپایلێک بوو کە لەو ئەوڵەوە کەفتە ڕێگا بەڵام کەم بوو زەعیف و بەداخەوە کەوتە ڕێگا وەکو NA وەکو NA شوێنێکی جیهانیە حتا ماوەیەکیش لە ئێرانە خامنەی بەناو ئەنجومەنی معتادانی گومنامەوە بوو خامنەی و ئاخوندەکان وتیان ئەم گومنامە لابوون چونکە ئەمە ناوی ئێمە و مقدسە و هەراو بەمشەی خوب نیان هێشت نیان هێشت لای بوون حتا گەیک و دەست خاتە سەر ئەویش کە بیتر دۆژێ ڕەکیفی خۆی بەڵام چونگە شتێکی جیهانی بوو نەیتوانی ئەوە ڕێگە چارێکیە زۆر کەسی زەحمەتیان پێ و کێشاوە تەنانەت لە کوردستانیشە دیسە من حەز ناکەم لێرە ناویان بووە زۆر کە زەحمەتیان پێ و کێشا بەڵام ئەگەر ڕێکخراوەی کەفێتە ڕێگا تۆ چاوی لێکە کابرا مدافعی حقوقی حیواناتە ئیسە لە زیندانە مدافعی ژینگەیە لە زیندانە مدافعی حقوقی ژنە لە زیندانە کەسێک ئەتوانێت ئەو ڕێکخراوە دروستکات لەژێر دەسەڵاتی خۆیان ناتوانێت و ئەمە ڕێگە چارەکانی هەیە کەسالێک هەن کە کار ئەەکەن لەسەری و کەسالێکە گیرودەن ئەیان هێنن ئەیان من بوو بیمارستان دەرمانیانەکەن بەڵام ئەو ئێنەرژیە کە ئەبێ وەری بگرن لە دەوڵەت وەری ناگرن لە خەڵکی خودی خەڵکەکە وەری ئەگرن وەکەوەی کە ڕێگشتی بێک وەکەوەی کە لە کۆمەلگا پارەی بۆ جەمەکەنەوە لەناو کەسەکانی خۆیانەوە ئەو شوێنەیانە بۆ دابین کردووە بەڵام دەوڵەت هەر دەسەخاتە سەریان نایەڵێت ئەو پرۆسە بڕێتە بەرەوە. بەڵێ هاوڕێ بێروز من گەلێک مشتێک ئشارە پێکەم ئێمە خزمێکی نزیکمان هەیە وە کاتێک کە باس ئەکا ئەڵێ من گیرۆدەی بە مادەی هۆشبەر بووم کە بردمیان بۆ ئەو کەمپانەیە کاین تەرکی ئێحتیاد و ئەوانن ئەو کەسانێکەوە لەوێن ئەوانەیە کە وا لەوێن زۆربیان دەستیان هانا و کاری دەوڵەتە نە ئەوانێکەوە سەر بخۆ ئەو کەمپانیان دروست کردووە ئەوانەی کە دەوڵەت دەستی هاناویانە ئەیوت زۆر وەحشیانە لەگەڵمانە ڕەفتارەکەن ناو کەمپەکانە ئەیوت بەجێگەی ئەوەیە کە ئێمە تەشویق بکرین کە ئەو مەوادە تەرک بین ئەوە پلەیەکە بۆ ئێمە تەرەقیەکە بۆ ئێمە کە جارێکی تر بینەوە بە خۆمانە بەڵام وەحشیانە تەکمەنە ڕەفتارەکەن شکنجەمان ئەدەن قسەمان پێەکەن تاقیمانەکەن و ئەوە ئەبێت بەبایس ئەوەیە کە ڕەفیقەکانمان هەر هەڵێن لەوێ وەکوی زیندانی چاوی لێەکەن فەرارین لەو کەمپانە نظری ئێوە چییە؟ ئێمە ناتوانین ئەو کەمپالێکیان دروست کردووە خۆ بە مەوردی تەئیدی کەس نییە ئەوانە کەسالێکن کە خۆیان بە هاودەردی معتاد ئەزانن بەداخەوە بەڵام وان نییە. من چەندین دانە دۆستۆ بەرادەرم هەیە لە ئێرانە و پەیوەندیم لەگەڵیانە بوو پێشتریش وە خۆشم هەروە سەردانم ئەکرد ئەچوایتە ناو ئەکسی نازانم مەزهەبی داناوە ئەکسەکانی کە معتاد لازم نییە بە واداریانەکەن ئەبێسی نەزەنیکەن واداریانەکەن نوێش بڕێنن واداریانەکەن بەو کارە کە ناوێ بیکەن یا لە زستانێکی زۆر سەردا ئەیان خەنە ناو ئاوێکی سرد ئەمانە ڕێگە حەلی نییە ڕێگە حەلی لەژێر تحتی نەزەری دوکترا بێت ڕێگە حەلی ئەوە حتا زۆربەی لەو کەسە لە ئەمرن دێت لەبیا کەسیش نییە چونکە ئەو کەسێک کە گیرودە ئەبێت زۆر بەیان بێکەسن زۆربیان کەسێکیان نییە یا ئەگە کەسێکیان بێ هێزێ ئەو توانای ئەویان نییە بڕۆن کەسەکانیان نجات من لەو بەڵایە و بەداخەوە کە ئەو کەسێکە معتادە واردی ئەو کەمپەلا ئەبن یا ئجبارن ئەیان بن یا بەمەینی خۆی ئەڕێکە هێنکات دەستیان ئەشکێنن پایان ئەشکێنن عەزیەتیانەکەن ناژم زۆر بەیان وانە بەڵام بەو بیانەوە کە ئەڵێ ئێمەش هاو دەرتانین ئەیان بن پۆڵێکیان لێ ئەسێنن نیمە و ناتواو
تەبعی خۆی ها بەشۆنیەوە ئەوارزی خۆی ها بەشۆنیەوە لە آخر دوای وێریانەکەنەوە بەقۆڵ فارسەکان وتیان ئاش هەمان ئاش و کاسی هەمان کاسی وێریانەکەنە ناو خیابانەکە فقط تەرکردن بۆ معتاد نییە کە معتاد تەرکی کرد ئەوەیە تەواو بوو ئەمە نا کە کاتێک تەرکێکات کاری گەرەکە کە کاتێک تەرکێکات ماڵی گەرەکە خانووی گەرەکە نانی گەرەکە زندگی سالمی گەرەکە ژیانێکی خۆشی گەرەکە کە وێریەکەی لە ناو خیابانەکە تا دوێکگە موادەکەی مەسرفەکە هۆشی بەخۆیەوە نەبوو ئیسە بێنە و دەی بتوانێت مانگی بەرخۆی بگرێت دوو مانگ بەرخۆی بگرێت جا شتەی پێشم لە مەوڵەتی تەیفی معتادەوە تەیفێکە ئەگاتە بەو ئاستە ناتوانێت بەرخۆی بگرێت حەقی انتخابی نامێنێتەوە وەکو منداڵێک وای پێێتی تۆ ئەگەر چۆن ئەبێ چاوت لە منداڵێک بێ ئەبێ چاویش ئەوە لە کەسی معتادەوە بێت تا ئەوەی کە مێشکی حد ئەکەل دانی کەمەکەی 5 ساڵی گەرەکە تا مێشکی ئارام و بێتەوە بەو هەموو دەردەوە ئەو کاتی ئەیوینی ناوچاوی هەر هێشتا بەقۆڵ کوردی خۆمانیژی بۆرانەکە هێشتا بغز ها لەگەڵویە حەزەکات بەڵام ناتوانێت واداری بە کارگەرێک ئەوێت کە مەیلی خۆی نییە دزیکردنە منداڵ فرۆشتنە نازانم قاچاقە خۆی وادارەکەن بە ئەوەی کە مەواد بفرۆشێت یعنی حەقی انتخابی نامێنێتەوە ئەبێ حتمما شوێنانێک بێت دابینی بکەن کە خەڵکەکە خۆی سازماندەر بێت بۆ ئەو هێنا بۆ ئەو وەکو ڕێکخراوەیەک دروستکەن بووی بەڵێ هاوڕێ بێروز ئەرکی بنەماڵە و کۆمەڵگا لەم بوارەدا چیە و دەبێ چی بکەن ئەوە ئەرکێکی زۆرە ئەرکێک ئاسایە ڕاحەت نییە کە بیژین ئەرکێکەوە بەڵام ئەبێت کۆمەلگا چاوی لێ بکەن کاکاتی من ئەیژم تاکێکم لەو کۆمەلگا یعنی خودی کۆمەلگا یعنی دەردی ئەو کەسێک کە هەر ناو کۆمەلگا دەردی منە ئەوە نییە من بێخەیاڵ بم ئەوە نییە کە من بتوانم چاوم کوچێنم لە پەنادەسەکەم ئەبێت ڕێگە چارەسەرێکی بوو بدۆزمەوە لە بیرم تێ یەکێک لە کاندیداکانی شەورای شار هاتوو تەبلیغیە کرد پێی وتم لە عینەکە وتم مەوادی مخەدر لە حاشیە شارەکانە زۆر لە پەراوێزی شارەکانە زۆر ڕنگدانەوەی هەوە زۆر مەسرفەکردی وتی قەناکە لە باڵە شارەکانیشا هەیە هەفەت مەکڕ یعنی ئەوە ڕێگە چارەکەیانە ئەوان ڕێگە چارێکی یانی ڕێگە چارە فقط خودی خەڵکەکەیە یعنی خەڵکەکە بێ خۆی سازمان بدەن خەڵکەکە خۆی لە بیری خۆیان بێت ئەوەل کارێک دیکە نێڵن کەسێکە وەصلە بە دەوڵەتەوە یعنی کەسێکە مادە هۆشبەر ئەفرۆشێت ئەوە خۆی خودی وەصلە بە دەوڵەتەوە ئەنا غەیرە ممکنە کەسێ بتوانێت دەوڵەت سێتەرە نەخاتە سەری و بتوانێت ڕاحەت مواد مادە هۆشبەر خەرید و فرۆشکە بە قەڵێ بفرۆشێت و بسێنێت و ئەرکی کۆمەلگا چییە؟ ئەرکی بنەماڵە چییە؟ ئەرکی من چییە؟ ئەمانە هەر هەمووی ئەبێ ئەو کەسە لە خۆی پرسیار بکات ئەرکی ئێمە چییە لەسەر ئەوەی کە ئەو کەسەکە ها لە گۆشەی خیابانەوە ئەو کەسێک کە مەسرفەکات ئەو کەسێک کە بەکاری دێنێت ئەو مادەیە ناتوانین چاوی لێ بکوچێنێت و وەکو ئێمە ببوومانە نمونەمان بووە پێشتریش خەڵکەکە سازماندەهی خۆیانیان ڕێخستووە خۆیانیان سازمان داوە توانیانە بڕۆنە بەرەوە و نێڵن دەوڵەت ئەوەڵ کارێکە ئەیکە نێڵن دەوڵەت زاڵ بێتە سەریانە پشتیوانیکەن لە کەسالێکە لەو ڕێگەیە کارەکەن بەڵێ دەستت خۆش بێ هاوڕێ بێروزۆ سپاس من پرسیارێک ملا نەماوە ئەگەر خۆت قسێکت هەیە لە ئاخرا ئەزافەکەی فەرموو وەڵا ئاخری قسەکەم ئەوەیە کە کەسێکە گیرودە ئەبێت بە مادە هۆشبەر وتم وەکو منداڵێک وایە ئەبێ وەکو منداڵی ئاگات لێبێ بیانوەی زۆرە بۆ ئەوەی بکێشێت ئەبێ ئەو بیانوەلیە پێ بناسیین ئاگاهکردنەوەی کۆمەلگا ئاگاهکردنەوەی منداڵ ئاگاهکردنەوەی ئەو لاوە ئەوە ئەرکێکە ها لەسەر شانی هەمومانەوە دەست خۆش پێی بۆ بەشداریت لە بەرنامەیە زۆر سپاس عزیزان و خۆشەویستان سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون کاتێکی خۆش.